ئەو ساهاتن بۆ نمونەیە سم مەغۆل کە هاوچی کرد هەموو کتوبە عیلمیەکان و توراثی ئیسلامی هەڵایە دیجلەوە و 6 مانگ شەط العەرەب مرەکەبی داهی کتێبەکان و خەڵک بەسەر دیجلە ئەپەڕیەوە باشە بەڵام عولەما کۆڵیاندا نووسیانەوە دووەنێکیان نووسیەوە دواتر پورتوگال و ئەوروپیەکان یەهود و نەسارا کە قورتوبەیان گرت کە ئیسپانیا یەسێ ئەندەلوسیان ڕوخان کە ئیسپانیا یەسێ هەستان هەرچی مەکتەبە بۆ ئاگریان تێبەرنا مەکتەبەکان ئەوەنە گەورە بوون چەند ڕۆژێ ئاگری مەکتەبەکان ئیشی کرد هاتووە لە ڕیواتە چەند مانگی ئەوسا دەجال چۆن هەوڵیایە علم کەم کاتەوە لە ناو خەڵکە ئەنجابێ بە سووتاندنی مەکتەبەکان و کوشتنی عولەماەکان چونکە مەغۆل ئەفەرمێ لە ناو بەغایە ئیمامی ذەهەبی باسیەکە ئەفەرمێ ئەلف شخصیان کوشت ئەکثەرهم عولەما وزهاد وعباد هزار کەسیان کوشت یعنی 1 ملیۆن کە زۆربەی عولەما و زهاد بوون 2 ملیۆنی تیا بۆ 1 ملیۆنی کوژن دوایش 9 ملیۆنی بە نەخۆشیە مرێ بەغداد 9 ملیۆنی بێنێتەوە لە قورتوبەش لە ئیسپانیا ئێستا محاکیمی تەفتیشیان دانا هەرچی عولەما بوو کوشتیان و هەرچی مسلمان بوو کوشتیان هەرچی زاهید و عابید بوو کوشتیان چوونە ناو مسلمانان خۆشیان عوامەکانیان لە ترسا ئایان کاک ئێمە یەهودین ئەیوو جلەکانی داکەنن ئەگەر سنت کرا بوو درۆکە مسلمانە بیکوژن ئاوایان کوشت بەوە جوازیان نەهێنا تا ئەژنۆی سەربازەکانی شاژنەکەیان لە خوێنە بوو هی مسلمانان بەوە جوازیان نەهێنا وتیان مردووەکانیان دەرکەن محکەمەیان کەن ئێسقانەکانیان وردکەن بیسووتیان و فڕیان لە دەریا نابێ قبڕیان محکەمی مردووشیان کرد خۆتان بڕۆن لە گوگل بنووسن محاکمی تەفتیش هەموویە بینن ئەوسا دەجال ئاوایە کرد سەیری کرد ئەو فیکرەیە نەجاحەت ناهێنێ سەگۆڕیەتی بەچی بەوەی کە تۆ ڕووبکەیتە لەهو پشکەیتە عیلم ڕووبکەیتە پارە پشکەیتە عیلم ڕووبکەیتە خەو پشکەیتە عیلم ڕووبکەیتە چێژ و خۆشیەکانی ژیان و پشکەیتە عیلم ڕووبکەیتە ماڵ و مناڵ و پشکەیتە عیلم ئاوا لێکە کەسیش نییە پشکێکی شێری بەرنەکەوت بێ لەمە